لە 5 سەی 2012 شاری ڕانیە بۆ بە ئیدارەیەکی سربەخۆ لە پای ڕاپەڕین و قوربانیدانیدا. شاری ڕانیە دەکەوێتە باکووری خۆرهەڵاتی هەرێمی کوردستان و بە چیا و دەریاچە و ڕووباری دوکان دەورە دراوە. ڕووبەری ئەم شارە 884 کیلۆمەتر دووجایە. اینجا هەر لەم پارکە لێرە جادەیەک هەیە کەوا کۆمەڵێک خواردنگەی زۆر جوانی تێدایە. پێم خۆش بوو بچم سەردانیان بکەم، گەنج لێ دێن لێرکانە دادەنیشن، خواردن دەخۆن، خواردنەوە دەخۆن. منیش دەچمە لایەن و بزانم چ شتێک هەیە من بیخۆم و تاقی بکەم و قسەیان لەگەڵ بکەم. هەروەکو باسم کرد لێرکانە خۆشی ئەم شوێنە ئەوەیە کە لێرە پارکێکی و لێرە کۆمەڵێک خواردنگەی زۆر جیاواز هەیە. هەر دوکانە و خواردنگەیەکی هەیە. خەڵک بۆ خۆیان دێن لێرکانە دادەنیشن، یاری دەکەن، خواردن دەخۆن. تامی خواردنی شەر بەکو بە خۆتان دەزان. ئیسە ڕێگە تامی جیاوازیە لەگەڵ ئیماڵێ. دەبینن زۆر قەلە باڵغە. نیوەڕوو ئاوانە بوا دیارە ئێواران ئێرە زیاتر قەرە باڵغ دەبێت. پێم خۆشە یەک دوو کەس بدوێنم ئەگەر قسەمان لە بۆ بکەن. سڵاوت لێبێت. ئەحواڵت باشی؟ زۆر مەمنوون. ناوی بەڕێزت؟ ناوم حاجی قادر. بەڵێ. حاجی؟ بەڵێ قادر. ناسران بە قادری عەزیزی. بەڵێ. باشە کاکە جان. بزانم لێرکانە ئێواران ئەوها گەنج دێن لە خۆیان لێرە دادەنیشن. زیاتر گەنجی ڕانیە خەریکی چییە؟ بە چیەوە خەریکە؟ وەڵاهی بەڕاستی گەنجی ڕانیە پێشەکی بێخۆشحاڵم بە هاتنتان بۆ شاری ڕانیە. بەڵام گەنجی ڕانیە لە 85 ناڵم لە 185 بە ئیش و کارە دادەنیشێت لەو حەدیقەی. بسم الله و گەنجش بزانم قسەمان لە بۆ دەکە. سڵاوت لێبێت. کاکە ئەحواڵت خۆ؟ سەلامەت بی سپاس مەمنون. سەلامەت. ڕابەر. کاک ڕابەر چ دەکەی بە چیەوە خەریکی؟ وەڵایی هەر هاتووم ئێرە جەوێک گۆڕم و پیاسەیەکی خۆش بکەم و بە تایبەتی ئێوارانی شار بەڕاستی ئەو شوێنەی کە ئادەی بین و ئێستا لێن زۆر تایبەتە و زۆر خۆشە. جا من هەر هاتمە ڕانیە هاتمە بازاڕەکەی و نیوەڕۆ ئێرە چۆڵ بگوتم ئێوارە دێم و ئەکیدم ئێرە زۆر قەرە بارغ دەبێت. تەسەوڕیشم نەدەکرد بەو شێوەیە قەرە بارغ بێتن. ئێواران هەموو گەنجان هەر ئاوا دێن لێرە کۆ دەبنەوە. بەڵێ ئەرە وەڵا ئێواران زۆربەی گەنجەکان لێرە کۆ دەبنەوە. بەگشتی هەموو تەمەنەکانی تێدایە، مەسەڵەن گەنجە، پیرە، لاوە هەموو تەمەنێکی تێدایە. باشە بەس پیاو دیان ئافرەتی دێت. بەخوای بۆ ئەو شوێنە ئێرە بە تایبەتی پیاو دێ، یعنی ئافرەتیش دێت بۆ شوێنەکانی کە بەڵام ئەو شوێنە چونکە تقریبان تایبەت بە پیاوان و بە گەنجانە چکە بەڵێ ڕێک وەکو ئیسکانی هەولێر. پێ دەڵێن ئەو زادێ ئێرە شەقامی گوڵەباخی پێ دەڵێن. بەڵێ شەقامی گوڵەباخی پێ دەڵێن. جا ئەو ڕۆژانی کە جەو خۆشترە یان بە تایبەتی فێنکترە جەو زیاتر گەنجان هاتووی ئەو شوێنە دەکەن، مەسەڵەن ئیسراحەتێک دەکەن و بە تایبەتی کاتی یاریەکانی زۆر چێژێکی تایبەتی هەیە. تەلەڤیزۆن و گشتی گەورە لێرە دادەنێن. بەڵێ هەموو زۆربەی دوکانەکان تەلەڤیزۆنی گەورەیان هەیە. کاتی یاریەکان بەجددی سیرکردنی یاری لێرە چێژێک تایبەتی هەیە. هەروەکو کە باست کرد وەکو ئیسکانی هەولێر، وەکو ساوڵەکەی سلێمانی، ئەوانە زۆر تایبەتە. خواردنگەی زۆری لێت خواردنێک لێرە هەیە زۆر تایبەت بیتن. بەڵێ خواردنی هەیە. ئێستا مەسەڵەن هەموو جۆرە خواردنێک هەیە لە مەتحەمەکان، مەسەڵەن خواردنی کوردەواری هەیە، خواردنی فاسفود هەیە، بۆ نمونە گەس و ئەوانە هەموو خواردنەکانی بەڵێ چاقانە و شیرنەمەنی و هەموو شتی هەیە. منم زاردەرم پیا و شانسیان هەیە. لە هەولێر ئیسکانێکیان هەیە درد نایە. لێرە ئەو گوڵە باغیان هەیە خۆشە لێ دابنیستی. پێنجەی چاوانە لە بۆچ. وەڵاهی جا ئینشەڵا جێواش دەوێت بۆ ئێوە. ئینشەڵا. بەخێر بن سەر زۆر سپاس دەکەم دەستەکان خۆش بیت. زۆر بەڕێزی سەلامەت.